نزیکەی 2 هەفتەیە بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر بەدەست نەبوونی و کەمی ئاوە گیرۆ دەبوون. تا ئێستاش نەتوانراوە کێشەکەیان چارەسەر بکرێ و هاوڵاتیانیش لە ڕێی پەیامەوە سکاڵای خۆیان بەلایەنی پەیوەندیدار دەگەێنن. سم لەگەڵ کاگاری کرد دەڵێ ئەو منتیقەی ئیفراسی نییە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەهۆی نەبوونی ئاو لە گەڕەکانیان دەبێت یا ماڵەکانیان چۆڵ بکەن یاخود بۆ پێداویستیەکانیان بستنە ماڵە خزمانیان یاخود بە ناچاری لەم دۆخە سەختەی دارایی بۆ هەر تانکەرێک ئاو بڕی 10,000 دینار بدەن. نێزکەی 2 هەفتە دەبیتن بەستر پێرە سەحاتێک ئامان هاتیە نیو سەحاتیشم لە مارە جیرانە چی وەرگرتیە ئەمە 2 هەفتەی ڕێکە 3 ڕۆژ چوویمە مارێ کوڕم 2 ڕۆژ چوویمە مارێ کچم ڕۆژ چیدی دیسان چوویمە لای خوارێ ماری برام و کوڕم لەوێن دەرێنە ئەخەمە و ژیانەی مناتان کو بەو حارەی دەگاتە سەری هە دەرێن پاک و خاینی هەتا ئێستاکە نە ئاوەکمان بە تەواوی هەیە نە ژیانمە ژیانە نە کارەباکەمان و حالە تەواوە زۆر وەزعمان خراپە زۆر کۆران 100 کردی ئەمن هەر ڕۆژی ئاوم نەبی ناعیلاجم جل و بەرگمتێک بنێم بچمە مارە کوڕمیان بچمە مارێ کچم بەشەکی سێبەردان نێزیکەی 5 کۆڵان 6 کۆڵان دەبی ئاوی ئیفرازینی لۆ نەهاتیە لەسەر ئاوی بیرێ بەڕاستی بیرەکەش کەم تەرخەمە لەبەرەوەی مۆلدە هەیە مۆلدەکەی پێ ناکە بەشەو یا وەختی کارەبا ڕیسی کەمەکەیە بەس بەشەوان درەنجی شوێ ڕیسی ئەویش دەوامەکەی نییە مانی ئاوەکە لۆ ئەو بەشە ماڵی 5 فڕایی ئاوەکە نایە بەڕاستی ئەمە زۆر بێوازی نەبیاوی ئەو ماڵانە تەسویرکە زۆر بە ئێستاوانە ماڵیان بەجێشتیا چوینەوە ماڵی کوڕەکانی هەموو بەڕاستی لە وەزعی زۆر خراپدانە ئێستا دوێنێ مەجموعی زۆر لەو کۆڵانی ئاوی کڕیوە مانی هەتا کەنجی ئەو خەڵکە هەتا کەنجی حکومەتە بەو خەڵکەیدان بەو خەڵکەی دانایەتەوە تا کەنجی ناڵ 29 ساڵ چی 29 ساڵ چکاکە مال نۆ تو یەکەم وایە ئەم بەبیرم دیداکەم بەخوای وەچی قەدیممان لێ هاتبوو دوێنێ و پێرێ وەچی دوێنێ ئەوەمان لێ هاتبوو لۆ دەستنێژ دەچین بە دبەی لە لای سەرێمان دەینا یان دەچینە ماڵی خاڵم بە دبەی دەمانینە و دەستنێوە وڵای نۆتویەکیش هەروە لەبوو بەخوای نۆتیەک وەزعەکە خۆشتر بوو لە ئێستا مانێ ئاو کارەبە لە هیچ خزمەت گوزارێکمان نیە بەڕاستی. هاوڵاتیان دەڵێن لایەنی پەیوەندیدارمان لە کێشەکە ئاگادار کردوتەوە بەڵام هیچ وڵامێکیان دەست نەکەوتووە هەرچی بەڕێوەبەری ئاوی هەولێرەش دەڵێت ئاوی ئەو گەڕەکانە لەسەر بیری ژمارە 8 و هیچ کێشەیەکی نییە و ڕۆژانە 4 سەعات ئاویان پێدەدرێت. لە بابەتی کەمبوونەوەی کارەبا یان پسڕیەکەشی بەهۆی ئەوەی تەڵەبیش لەسەر کارەباش زیۆر دەبیتن و دەکاتن ئەو کێشەکانی مە زیاتر قۆڵ بیتەوە. بیری ژمارە 8 ئەوەی کە بەدواداچوونمان بۆ کرد لای مزگەفتی مەلا موسلیم بوو بیری ژمارە 8مان هەیە لەو شوێنە ئەوە پێشووتر ئاوی دەدا ژمارەیەکی زۆر لە کۆڵانەکان ئەوە بوو پارەکە لەلایەن تیمە ئەندازەیەکانمانەوە بەشێک لەو کۆرانانە کەتنە سەر بیرەکەی بەشێکیش لەسەر پرۆژەی ئاوی ئیفرازن ڕۆژانە 4 ساعات ڕۆژێک ناڕۆژێک 4 ساعات ئاو دەدرێتە ئەوانەیە و بەشێکەوە ئیفرازە کۆڕانەکانی دیکە ڕۆژانە بەجێرەی هەبوونی کارەبا و بەجێرەی توانای مۆلیدەکە 2 تا 3 ساعات تا هەندێک شوێن هەیە تا 4 ساعتیش ئاوی پێدەدرێتن. وەڵامەکەی بەڕێوەبەری ئاوی هەولێر بۆ هاوڵاتیان جێی سەرسوڕمانە ئەوان دەڵێن ئەو 4 ساعات ئاوەی بەڕێوەبەری ئاوی هەولێر باسی دەکات نازانم بەکێ دراوە و بۆ کوێ چووە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین بەشێکی زۆری گەڕەکانی شاری هەولێر ڕوبەڕووی کێشەی کەمیاو دەبنەوە لایەنی پەیوەندیداریش ڕای دەگەێنێت بۆ ئەم ساڵ 23 بیر لە پارێزگای هەولێر لێدەدرێن و سەرزەمیان لەسەر ئەرکی خێرخوازانە. لە چەند ڕۆژی داهاتوو دەست بەجێ دەست دەکرێت بە لێدانی 23 بیر لەسەر ئەرچی ئەو خەڵکە سەرمایەدارە بەڵام نازانرێت ئاخۆکەی و لە چ کاتێکدا ئەم بیرانە کێشەکە بمبەڕ دەکەن. بەشێک لە هاوڵاتیانیش باوەڕیان وایە حکوومەتێک بە 29 ساڵ نەیتوانی بێ کێشەی کەمی ئاو چارەسەر بکە ئەوەی لێ چاوەڕوان ناکرێوە بەزوویی پێی چارەسەر بکرێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.